خوێندنەوەی بەردەوامیش وەکو لە ئیمامی بوخاری دەپرسن لێ دەپرسن باشە دەرمانی خوێندنەوە چییە؟ ئەمە ئەگەر بمانێت کەسێکی سەرکەوتومان لێ دەرچی پێی دەڵێن باشە دەفەرمون حەز دەکەین حەفزمان باش بی کە خوێندمانەوە باشە بەر بکەین. دەزان ئیمامی بوخاری دەفەرمێ ئیدمان النەظەری دەفەرمێ ئەوەی کە دەیەوێت لەبەر بکاتن ئیدمان النەظەری فی الکتاب بەردەوام ئاڵوودەبوون لە کتاب ئاڵوودەبی بە کتاب زۆر بخوێنیەوە دەفەرمێ ئەو شتەی وا دەکاتن حەفزت بە قووەت بیتن. ئەمە ئەو خوێندنەوەمان لەبێ کردی هەتا لە ئەوەی هاتووە کە ئیمامی زوهری دەڵێ خێزانەکەی گلەیەکی لێ هەبوو هەموو جار هاتوو لە خێزانەکەی کە دەڵێتن ئیمامی زوهری ئەوەندە کتابی دەخوێندەوە ئەوەندە کتابی دەخوێندەوە دەڵێ وەڵڵاهی بە سێ ئافرەتی هەبوو بۆ من وەکو سێ هۆیم هەبیتن ئەو کتابانە ئەوەندە کاتی لەمە دەگرت. یعنی دەڵێ ئەوەندە وەختەکەم لە سەدەیەک ببوو من دەتانی لەگە پیاوەکەی خۆ وەکو ئەوەی وابی سێ ژنی هەبیتن ئەوەندە وەختەکەم لەسەر ناخۆش ببوو. طبعا هاتە وشارەکەی ئەوانە ئەوەندە